بەهۆی بوونی هەڵە لە دیزاینی پرۆژەکە بەنداوی دێوانە سەرڕای تەواوبوونی کارەکانی بەڵام ناتوانرێت ئاوی تێدا گل بدرێتەوە و ئەمەش نیگەرانی دانیشتوانی قەزاکە و سەرپەرشتیارانی پرۆژەکەی بەدوای خۆی داهێناوە. بەهۆی تێکەڵبوونی ئاوەڕۆی قەزای دەربەندیقان بە بەنداوی دێوانە چاوەڕوان دەکرێت 2 ساڵی دیکەش ئەم بەنداوە بەبێ ئاوی بهێڵرێتەوە و دانیشتوانی قەزاکەش دەڵێن لە دوای ساڵی 2011ەوە چاوەڕوانین ئاو لە بەنداوەکەدا ببینین و کێشەی ئاوی شارۆچکەکەمان چارەسەر ببێت. حکومت ئەگەر دەست بەکارتر بێ زووتر ئەو زێرابوو شەی لە سەلابا زیاتر خەڵسوودی لێ بینێ لە ڕووی سەرچاوی ئینی حەوزی ماسی بۆ ماسی پەنجە ماسی تێخەن بۆ بوژانەوەی خەڵک بۆ ئاوی ژێرزەوی. هەندەستیەوە پرۆژەکە دیزاینێکی زۆر ڕێک و پێکی بۆ کراوە و دیزاینەکەی زۆر تێر و تەسە لە هیچ کێشە و گرفتێک لە دیزاینەکەدا نییە کەم بەنداو خۆی بەنداوێکی تۆڕابیە و بەشی سپیلەکەی کۆنکریتیە کە ئەم بەنداوی شاءڵڵا لە ڕووی هەندەزی و دیزانە تاو متمانە توانین متمانی پێ بکەین و متمانە بین بە خەڵک کە هیچ کێشە و گرفتێکی نییە و پرۆژێکی زۆر استراتیژی دەرەچێت یەکێک کە دەبێت لەو پرۆژە گەورانەی کە لە سنوورەکە و لە قەزاکەدا ئیسفادەی لێ بکرێت هیچ کێشە و گرفتێکمان نییە بۆی کە بتوانین خەزنیا بکەن تەنیا کێشەیەکمان کە هەبێت ئەو مەجاری قەزای دەربەندیخانە ئەوش دەبێت مەجاری بۆ دروست کرێت بە بۆ کەسجا بکرێتەوە بۆ ئەو پاشەڕی دەبەیخان نەڕژێتە ناو بەنداوەکە ئەوش زێرابێکی سنووقیە بۆی دەکرێت و لە تەنیشتی بەنداوەکەەوە دەچێتەوە سەرچەمی دێوان و بە دوورە بێت لە پاشەڕێ کە بێتە ناو بەنداوەکەەوە. بەنداوی دێوانە بە سێم گەورەترین بەنداودا دەدرێت لە دوای بەنداوەکانی دوکان و دەربەندیخان لەسەر ئاستی پارێزگای سلێمانی کە توانای گلدانەوەی 21 ملیۆن مەتر سێجا ئاوی هەیە بەڵام بە بیانووی قەیرانی دارایی لە ساڵی 2014 کارکردن تا ساڵی 2018 لەو پرۆژەیە داوەستا و حکوومەتیش بە ناچاری بڕی پارەی تەرخانکراوی بۆ 24 ملیار دینار بەرز کردەوە. چەمی دێوانەیەک لە چەمە گەورەکانی ئەو ناوچەیە چەمەکە بە هەمووی بڵێن لە ئەستێڵەوە تا دەگات ئێرە 1970 داهاتی ئاوی سیروان پێک دەهێنێ کە ساڵانە زیاتر لە خۆی لە 240 ملیۆن مەتر سێجا ئاو دەگرێتەوە. بەنداوی دێوانە کۆتا بەنداوی ئەو دۆڵەیە با بڵێن چەمی دێوانەیە سەرەتا کەشمان چەمی سمۆرە چەمی سمۆر تەواو بۆ لێرەوە کۆتایی دێ دوای لەو بینەشا چەندی بەنداویت کەمە 6 بەنداویت کە شوێنی دیزاین ئامادەکراوە ئەو بەنداوە لە دامێنی شاری دەربەندیخانە دیمەنێکی زۆر جوان دەدا بەو شارە دەتوانانی ئاوی خواردنەوەی تا حدێک دابین بکە دەتوانین ناوچەیەکی جوانی گەشتیاری دابین بکە دەتوانێت کەڵکی هەبێ بۆ کشت و کاڵ و ئاودێری با بڵێن ئەو ناوچە با بڵێن ئەو شوێنەی کە مەجاریەکی ئەوێک کە ئەوەش پاک دەکاتەوە یعنی ئەهمیەتێکی یەکجار زۆری هەیە بەنداو کاریگەری شتی ڕاستەو خۆی بۆ بژانەوەی ئاوی ژێرزەوی دێوانە بەرزیەکەی 42 مەتر و پانیەکەی 260 و درێژیەکەشی 380 مەترە. سەرەڕای گرنگی لایەنی دەوڵەمەندکردنی ژێرخانی ئاوی ناوچەکە و چارەسەرکردنی کێشەی کەم ئاوی ئەو شارۆچکەیە لە هەمان کاتیشدا سیمایەکی جوانتر بە دەربەندیخان دەبەخشێت چونکە ئەم قەزایە دەبێتە خاوەند و بربەستی ئاوی گەورە لەسەر ئاستی عێراق و وڵاتانی ناوچەکە. وشیار محەممەد کەناڵی ئاسمانی پەیام دەربەندیخان.